ئاساییە باڵێ دوای ئەوە جیرایتیان لێکردی کاک شێروان منیان برد بۆ سەرڕاش بۆ دەستگای پاراستن کە چوومە ناو سەرڕاش حتا وێری چاوم قەپات کرا نەبوو بەڵام دوو کەس خۆیان دەسەر ملی مندا بوو لەناو ئۆپتەرەکەی ئاسایشی دیانە بۆی سرم بلند نەکەم بەڵام من لەژێر چاو سێرم دەکرد حتا ناو سەرڕاش لەناو دەستگای پاراستنیش بینی لەوێ هاتمە خوارێ ئیتر تاری بوو دنیا گوایسی هاتو توورەگەیەکی بەسەر سەری من کردو یەکسەر گوت یە جەماعەتێ بەڵێ خۆیەتی و ببنە خوارێ منیان هینە خوارێ طبعا لە پشت خەستەخانەی مەسیفی کۆن ماڵی مەسئول بەرپرسێکی یەکێتی بوو یەکێک لە بەرپرسەکانی یەکێتی مەسیف ئەوان ژێرزەمینەکەیان دادەنیشتن سەرەوەشی کرابوو چەند ژوورێک بۆ تعزیب و بۆ زیندانی نهێنی بوو ئەویش تقریبا بە زیندانێکی بچووک چەند ژوورێکیان دانەیە بۆ تعزیب چونکە زۆر جار کە ئێمە خەڵکانێکمان بۆ تحقیق دەبرد دەوێرێ من بخۆم دەچون تەحویلی ئەوانم دەدا لەوێ لە یەکێک لەو ژوورانەی سەرەوە منیان دانا و ئیتر 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم لەژێر تحقیق بوون تاکو شوێنەکە چێن دەرە کاک شێروان ئەگەر شوێنەکە لە مەسیفە لە پشت خەستەخانەی کۆنی مەسیف لە شارعکی پشتەوەی هەیە نەک دووسایدەکە پێشەوە پشتەوە دروست خانەیەکی ڕوکنە ئاخر گەڕەکی مەسیف لەوێ دروست کرابوو قەدیم ئاخر گەڕک بوو ئێستا گەورە بووە چوتە خوارێ بەڵام ئاخر گەڕ ئێستا ئەویشیان شەفەر لێدە چونکە کەشف بوو من گوتم دەزانم ئێرەکێریە یەکسەر کە هاتمەوە چوومە وێرە سێرم کرد شەفەریان لێدا سافیان کردیە ئەتەقیان کردبوو دیار بوو شوێنەکەن ئێستا نەمایە لەوێ بەڵام ئەو شوێنە تایبەت بوو بە ڕێخستنی تایبەت و تحقیقات و تعزیبێکی وحشیانە لەوێ دەکرا منیان برد 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم دوایی منیان برد بە شەو منیان سواری ڕەفە کرد و چاویان بەستم و دەستپیان زنجیر کردم منیان برد دەسپیرک و منیان فڕە دەسپیرک بەڵام ڕاستە چاوم بەسرا بوو بەڵام من لە ڕێ دەمزانیەوە سپیرکە لەبەرەوەی لە لوفەکانی مەسیف چوومە خوارێ هەستم کردەوە لوفەکانی مەسیفە کە لە سەیتەرەی شەقلەوە ڕاوەستە زانیم کە دانسی وەلگر زانیم ئەوە دەشتی هەریدە و کە لە لوفەکان سەرکەوت زانیم ئەوە چوو بە سپیرک و دوایی ڕاست لە دەستە ڕاست چوو ژۆرێ و دەنگی چەپی هات و ئەمە زانیم بە خۆی گوتمەوە قەڵای سپیرکە یەکسەر زانیم گەچی چاو ژەر قەپات بوو بەڵام زانیم دوایی لەوێ حرەسەکان گوتیان سپیرکە حرەسەکان تەمەن مەمنوع بوو لەگەڵ من قسە بکەن بەڕووی حالت مدیری وێرێ ناوی ڕایت بابەکر کانیێلنجی بوو ناوی کاک شێروان کاک ڕایت بابەکر کانیێلنجی خەڵکی گوندی کانیێلنجی بارزان بوو ڕێکی سەرکەچەری کورتەباڵە بوو ئەو مدیری وێرێ بوو بەڵێ منیان بردە وێرێ و ئیتر ئەو زۆر جار بە حرەسەکان دەگوت ئەو دوو بادینیانە زۆر خەتەرە من و عەلی ئامۆزان بووین دەنگوت هەر کەس قسە لەگەڵ ئەو بادینیانە بکە ئیتر یان فەسڵ دەکرێ و یان سجن دەکرێت زۆر کەسیشان دەوێت نەقل و فەسڵ کرد لەبەرەوەی کە قسەیان لەگەڵمە دەکرد لەبەرەوەی حرەسەکان بارزانی بوون و هەمووش کوڕە شەهید بوون زۆربیان منیان دەناسی زگیان بە من دەسووتا زۆر جار شتێک کێکێک دەهات مەسەڵەن جگارێک داهاتن بە دزی دایاندام دەنگوت بخۆ ئەگەر مدیریش بزانی بە گران لە سەریان خلاص دەبوو بەڵێ کاک شێروان یەکێک لەو زیندانیانە بە تەمام پەیوەندی بە باوکت بکات بە شێوەیەکی زۆر زیندانە خەیدیان کرد ئەوە ناوی کاک شۆڕش بوو شۆڕش ئەرگوشی بوو عەشیرەتی ئەرگوشی بارزانی ئەم کوڕە زۆر کوڕێکی بەڕێز و چاک بوو کوڕێکی زۆر بە ئەدەب بوو جگارە مەمنوع بوو دەهات بە دزی جگارەی خۆی دەدامە دەیگوت بکێشن ئەمن دەزانم من گوت چه ئازارێک دەکێشن ڕۆژێک هات گوتە شێروانە من چت بۆ بکەم گوتم کاک شۆڕش تەنیا شتێکی دەتوانی بۆ من بکەی ڕقم تەلەفۆنی باب دەدەمت جەنابەت ڕقەمی بابم زۆر ئاسانە دەتوانی لەبەرکەی گوتێ نا ناتوانم بکەم بخۆم خەزمی دەکەم گوتم خەزمی مەکە ئەو بورجەی لەسەر قەلعەی سپیلدانڕێ بۆ جاسووسی و تەجەسوس لەسەر مۆبایلەکانی ئێوەیە کەشف دەبی گوت نا هیچ نییە المهم ڕقەمی بابی منیلەکەن مۆبایلە خۆی خەزم کرد ڕۆژی سێشەمبێ بوو قرارە پێنجشەمبێ وەجبە دەگۆڕدرا وەجبەی نوێدا دوو وەجبە بوون وەجبەیەک حامد ئەرگوشی مدیر وەجبە بوو وەجبەی تر سەرهەنگ ئیتر وەجبەی ئەمانە ئەوڕۆ پێنجشەمبێ بگۆڕدرێ ڕۆژی پێشەوەی بگۆڕدرێ هاتن کوشتیان و لە پشت قەلعەی سپیرکیش فڕیان دەخوارێ بۆی پارچە پارچە بێ ئیتر ئەمە قەزیەکە گەورە بوو قەزیە گەشتە دادگای باوکی شۆڕش دیار بوو شکایەتی کرد بوو چار لە ئاسایشەکانی پارتی کە لەوێ ئێکێک وڵات بوو ناوی ئێک ڕەشید بوو ئێک فەرهاد بوو ئەوی تریش نازانم ناوم لەبیر نەمایە ئەو چارەیان برد 6 مانگ سجنیان کرد لە مەحەبتە دوایی دیار بوو لە مەحکەمە
بابي شورش فايلكي دران بو قلت ام محكمه كي عشائريه ومن اعترافي بيناكم كل من كشتيها شون ايوا برد او شاكسا يار بو مسرور بارزاني تليفوني بو تهديدي كل بو قلت اجر دانني شي عائلهم قلت خرب ابرينم يعني هم عائله كذا لنا ودبا يار بو لا تسال فقير دانش بو يتقصي بلا موبايلي شورش استاشي لقلبي بس بوني دكا دني او موبايلي نفوتين ما موبايلي كرمه بوني كرمي لدي دائما بوني دكا استاشي من جابم بوهاتيا دلن بس بابي بوني انا سي او دكا موبايلي كوري خوي دكا شورش كوري كي زور شامو براسي بدا خويك بس دسر حوالي شبا بله كاك قادر ام زندانك بو يعني لمروفاتي دا ام زندانه رد كراوا نكله ولاة الديكتاتورية كان هذا زماني نيادان تاليش كي جنابة فرموت بوني نيا يعني امز جيكي ترسناك لسر مروباتي آية ايوة دزانن نا عدالتي اگر لقل يك كسيش بكري واتا سوكاكي بحموكم القاكي مروباتي كراوا اما ام زندانا توسيركا لجورك كي متر مربع به لايكي او متر مربعش توالد به واتا رطوبة هيج سرچاوەیەکی ڕۆناچی نەبێ پەنجەرەی پێوە نەبێ دەرگایەکی دووتانی کە ئەم دەرگا دووتانیەش مڕەبعێکی بچووکیان کردیە لە ناوەندە شیشیان کردیە واتە توول ناتوانانی سامونەکە بە تەنیشتەوە نەبێ بەپانیە نایەتە ژوورێ واتە دەست و پێ زنجیر و کەلەمچە بێ گلوپت بکوژینەوە شەو و ڕۆژ واتە هیچ سەرچ تۆ نەزانی کەی کەی ڕۆژە خواردنەوە سەمونی وشک و پەنیرێکی سێگوشە یان سەمونێکی وشک لەگەڵ نیو پەرداق ئاوی گەرم فقط دوو دینکە نیسکی تێدا بێ یان گۆشتی بە چاوی خۆ نەبینی میوەجات نەبینی خیار و تەماتە ببتە ئەفسانە بوت شتێکی ئەفساناوی یعنی نییە زۆر سەیرە یعنی دەست و پێت کەلەمچە و زنجیر شەو و ڕۆژ تاری نەزانی کەیشەوە کەی ڕۆژە تەنیا ڕۆناکیەکی داهاتە ژوورێ لە ژێر دەرگا ڕۆناکی هۆڵی ئەو لای دەرگا بوو کە حرەسەکان تێدا دەدەنیشتن چاوی خۆمان بەو ڕووناکیەوە دەنەوە بۆی چاومان کۆرە نەبن فراشین و سەرشوشتن 6-7 مانگ 8 مانگ جارێک بە حەزی مدیر بوو هاتە گێزدەری ئاویشیان پێ دەکرد ئاویان گەرم دەکرد 40-50 نەفەر 5 دقیقە فرسەتیان دەدا هەر ئاویەت دەکردەوە ئاوی سارد دەرەجەی حراری لە زستانی دەبووە 20 دەرەجە 25 دەرەجە ژێر سەفەر ئەو بە ئاوی سارد خۆمان دەشوشت بەتانیەکی زمانی شەڕی یەکێتی و پارتی لەوێ بوو کەسکەکان وەکو بەرد بوو هیچ سەرچاوەیەکی گەرمی نەبوو پێمان ڕەش دەبوو لە سەرمان یعنی هەر چیەک بڵم هەر کە من گوتیە تەنانەت زمانی فێرعون تشتی وە لە جیهاندا نەبووە نەبووە لەبەرەوەی بوو ڕاستە زمانی فێرعون خەڵک دەست و پێی زنجیر دەکرا خەڵک دەست و پێی زنجیر دەکرا بەڵام خۆ دەبردران بۆ دەرەوە پێیان دەگوت وەرن ئەم بەردانە بشکێنن لە ژێر ڕۆژیان پێ دەکەوت بۆی ئەو ئەهرامانە چاپکەین بەڵام لەوێ ئێمە نەدەبرد بۆی ئەهرامیشیان بۆ چاپکەین وەکو فێرعونەکان واتە ڕۆژمان پێ نەدەکەوت ئێمە ڕێگەکانمان هەموو هاواری دەکرد بۆ ڕۆژ ڤیتامینە جەستەمان سەفر بوو من ئێستاشی لەبیرمە ڕۆژێک کابرایەک لە تەنیشت من قژاندی وەکو ژنان کاکە حەیبە تو بۆ دەقژینێت و پیاوی ئەو قژە چێ دەکەیت وەرە گوتە کاک شێروانە من ئەوە 15 ساڵە لێرەمە وەرە گوتە هەستم پشتم شکا دەسوورم بۆ لایەک ملم دەردەچێ ڕتوبەت وێرانی کردوم ئیتر سبحان الله بۆ گەورەی خوا بۆ ئەو زوڵمەی تێستا خەڵکانێک بە ناوی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی بە ناوی شعاراتی نیشتیمان پەروەری و کوردایەتی ئەو زوڵمەی لەو ملەتەی دەکەن لەو ملەتەی بێ ئاگا لە هەموو شتێکە بەڕاستی داخێکی گەورەیە ئەمە زۆر جاران مام قادر سەیری عەزمانم دەکرد تاری بوو هیچیان نەبوو بەڵام خوداوەند بە شێوەیەک ناوی کوڕەکەم ئاغا و سیلڤای لە سەربانی نووسی بوو یعنی زۆر ئازارێکی گەورە بوو چاوم قەپات دەکردم گوت خوای هاو ناوە چینە بۆ دێنە پێش چاوی من پێم سێر بوو ناوی کوڕە کچی من بۆچی دەبێتە پێش من کوڕەکەم 5 ساڵ بوو ئاغا کچەکەم 2 ساڵ بوو من کێ گیرام و گەڕامەوە سیلڤا بوویتە 9 ساڵ ئاغا بوویتە 14 ساڵ گەورە بووینە گەنج بووینە ئاغا جارێ هەر لە من گەورەتر بوو من کاتێکی بەر بووم کە گیرام 130 کیلو بووم کاتێکی هاتمە ماڵێ خێزانم لە خۆ چوو 48 کیلو بووم 48 کیلو يعني 30 كيلو بله
بەێ 48 کیلو هاتمە ماڵێ هەموو تووشی شۆک بوون هەموو ئەو دەندانەی سینگم دەرچوو بوو هەموو هێزکەکانی من دەرچوو بوو زۆر زایگ بووم لەبەرەوەی خواردن بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی گشتی نەبوو یعنی بەڕاستی عەرەبەکان ناوی مدیری سجنیان کرد بوو واوی من گوتم کاکە واوی چیان گوت بوو بە مدیری دەڵێن واوی وتێ لەبەرەوەی ئەوە لە واوی پیسترە چەقەل واتە چەقەل ئەوە ماڵی مەدەخوا حەقی مەدەخوا و نەسیە دەدرێ ئەوە بۆ خواردنمان نادات عەرەبەکان فەقیری شێت بوو بەن هەندێک عەرەبی لێ بوون بەڕاستی زگم پێیان دەست بوتان بەڵام بەڕاستی کاک شێروان ئەگەر پێمان بڵێ چەند کەسی لێ بوو یان وە شێوەی زیندانەکە چۆن بوو چەند ژوور بوو مەسەلەن دیزاینێکمان لە بۆ بەعز بکەی خراپ نییە وێنا بکەیت والله ئەو دوو قاعەی لە پێش چاوم بوو طبعا قاعەیەک ئێڵ بوو ئێڵ قاعەی يعني مەمەڕێک ناوی ئێڵ بوو وەکو ئێڵوا بوو قاعەی 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 لەو ڕیزە بوون 8 و 9 من لە 9 دا بووم واتە من لە کۆتایی ئێڵ بووم لە تەنیشتمە دەرگایەکی یان دیواریان شکان بوو چوو بوو ژۆرێ 10 ژوور لە بەرامبەر یەک بوون واتە 10 بە 10 20 لەوێ 9 لێرە 29 ژوور تەنیا ژووری من و عالی یەک نەفەر بوون ژوورەکانی تر هەموو دوو بوون بەس من و عالی ئامۆزام یەک بوون ئەگەر ژوورەکانی تر هەموو دوو بوون بەجا حسابکە 20 دوو ئەوە 40 لێرەش 9 دوی کەمکە ئەوە 42 دەمێنێت 7 دوی تێدا بن 14 42 14 تقریبا 56 نەفەری تێدا بوو 56 نەفەری تێدا بوو ئەمە ئەو قاعانەیە کە من دەمدیت نازانم لەو سپیلکە لەو شوێنی تر هەیە چونکە ئێمە بزەبت لەو خڕ و خڕای بووین ئەوەی لە چوار دیواری قازنەی هەیە بزانی دوو لە پێشەوە دوو لە پشتم ئەوەی پێشەوە لای هەولێر ئەمە لەو بازنەیەکە بووین لە خوارەوە بەڵێ کاک شێروان چی تێدا بوو زۆرە زیندانش تێدا بوو طبعا کاکە ئەوەی لەو سجنەی بوون عەرەب بوون و کوردەکان یەکێتی بوون عەرەبەکان ئەوان دەیان گوت تیرۆریست بەڵام من دڵنیامە تیرۆریست نیم چونکە کابرایەک لێ بوو ناوی محەممەد بوو سوێندی بۆ مەخوارد گوت کا شێروان من لە ژیانمدا نە لە زمانی سەدامی بەعسی بوومە نە لە زمانی کوردان پەیوەندی بە حەزبەکەوە کردووە من هەموو ژیانی خۆم لەوە ئیشم کردیە لە معمل بەفری مووسڵ معاششم 260,000 من خەریک بوو ژنێ بینم کارتەکانم تەوزیع دەکرد لە پڕە شۆرتەی عێراقی منی گرت و منی هینە تەسلیمی پێشمەرگەی کرد پێشمەرگەش منی ڕاستی نەبوو سپیل بێ مەحکەمە و بێ تاحقیق و بێ هەموو چیت منیان فڕەدایتە ئێرە ئەوە نزیکە 7 ساڵە لێرەمە والله بێگوناحم جا ئەو ئەبوو سارە پێی وەگیراون هەردوو دەستیان کرد بە نان نەخواردن تقریبا ئەبوو سارە 7 ڕۆژ نانی نەخوارد و مرد ئەنی پیاوەکی کەلەگا زەخم دوای 7 ڕۆژ بەڕاستی هەندی پشیلەیەکیمە مرد بەڵام لە ناو زیندانمانی گرتە تا مرد حتا مرد بەڵام بوو چی ئەومانی گرت لەبەرەوەی کە ئێمە لەو سجنە بووین هەموو هەفتێ داهاتن دوو جارە سوکاتیان پێ دەکردین دەرگان دەکردەوە یاڵا تەفتیشە ڕۆ لە دیوار دەستت بۆ بە عەسمان پێت بکەوە پێم زنجیرە ناکرێتەوە پێلەقەیەک لەو پێدەدا پێلەقەیەک لە پێەکەی تر ئەو کابرا عەرەبە ناوی ئەبوو سارە بوو ماڵیشی لە مووسلە لە حەی سەدام بەرامبەر بەدالە زهور بەو شێوەیە ئادرسەکەی دا من وتی ئینشاڵڵا گەبەر بووی بە عایلێمە بڵێ بە ئوم سارە بڵێ من زیندوومە وەزعم باشە ئەم کابرایە کە تەفتیش دەکەن شەقی لە قوونی دەدەن کوڕێک هەبوو دوولەمەری بوو ناوی هەڵمەت بوو هەڵمەت شەقێکی لە قوونی دا ئەم کابرایش من بخۆم ئێستاشی کە قسە بوو جەنابەت دەکەم دەنگی لەناو جۆمە گوتی کەلب ابن 16 کەلب بەو نەستا وەڵامی دا کاتێک شەقی لە قوونیدا گەڕاوە و کەلەکی لەناو دەموچاویدا کە کەلەی لە دەموچاویدا هەڵمەت لە خۆچوو هەڵمەت لە خۆچوو تقریبا 2 ساعت 3 ساعت لە خۆچوو بەهۆش خۆی ناتەوە یەکسەر ئەمە جەماعەت تەلەفۆنیان بوو دەستگای پاراستنی کرد شەوێ ساعت 12 شەوێ هاتن ئیتر یەک هەفتە لە هەموو ڕۆژێ ئەم کابرایان تەعزیبەدا بە پلایس بە دەرنەفیس گۆشتیان ڕادەکێشا تەعزیبیاندا ئیتر ئەم کابرایە بەس هاواری دەکرد الله ئەکبەر بەس یعنی جێتان لێ بوو ئەنگۆ لەو تەعزیب و شتانە ئەکاکە قاعانە ئەگەر تۆ ئەحمێ بکەی دەنگت دێتە من ئەحمەکێ بکە دەنگت دێتە من تەمان کە ئێمە هاواری دەکەن الله ئەکبەر نەهێشت یەک هەفتە کەس بخەوی کاکە لەبەر الله ئەکبەرەوی کەس نەدەخەوت
ئیتر ئەو هەبوو ئێمە چونکە زۆر بخۆم قورئانم لەبەر دەکرد تەبان ئێمە لەوێ هەموو قورئانم لەبەر کاک شێروان بەلێ بچینە سەر ئەو چیرۆکە ئەو هەڵمەتە سەر زیندانی هەولێر نییە ئەو هەڵمەتە نەخێر ئەو هەڵمەتە من بەر بووم تەبان پرسیارم کرد ئەم کابرایە سیارەی وەردەگەڕێ ژن و منداڵی دەمرێ دەچتە ئەڵمانیا دەڕۆ بە ئەڵمانیا ئێستا لە ئەڵمانیایە لە ئەوروپایە بەهیوام هەڵمەت ناوی باوشی چییە کاکە ئەگە بزانی خۆی کاکە تەبان هەموو ئاسایشەکانی وێرێ منیان دەناسی منیش هەندەکانم ناسین خەڵکێک لەوێ لە ترسی من ناوی وەهمیان لە خۆدا نابوو مەسەلەن خۆ من دەمزانی ئەمە ناوی مەتین نینە دەیگوت من مەتینم لە دلی خۆمدا دەگوت کوڕم ئەمن دەزانم ناوت چییە بۆچی درۆ دەکەی ئەلمێن ناوی وەهمیان دادەنا بۆی نەناسرێنەوە بەڵێ کاک شێروان بەرلەوەی ئەوە بی تۆ وتت 56 کەسی لێ بوو بەشیان عەرەب بوو ئەو کوردانەی یەکێتییان ئەو زیندانیانە ئیتساڵێک بوون وە چ ناوێکت لە بیرە بۆی خەڵک من لە ژووری یەکەم بەواسطەی عەرەبەکان گوتم ئەخويا گوتم واحد تحكي على واحد قاعة يمنك شوف هذا كردي شو اسمه يعني او كرد ناوي تشيا والله بسياري انكر قد ناويان هنر جماعتي ديانا من البندي سيبو جماعتي قلت يا من جماعتي كاك علي زانياري لا ظالم لما البندي سي ما مستعلي دواي او ديار بو ناوي براك ايش ستار لألمانيا دجي ديار بو ئەو پێش من لەوێ بوو بابی مر بوو لە خەمان و دایکی کۆرە بوو بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ بەر نەبووە و هونەرەوە بزانم چونکە بەر بایە ئێمە ئاگادار دەبووین چیترن لە بیرە زۆرم لە بیرە کاکە کابرایەکیان هینە ئاسایشی خۆیان بوو ناوی خۆی گۆڕی بوو کردبوو مەتین لە ئەوە هاتبوو لە ئاکرێ هاتبوو کە فێ لە زیندانداریان بکە ئەوانە ئەم مەتینە کوڕێکی زۆر چاک بوو هەستە چی کرد هستا موبايلي خوي تحويلي ابو نشأته ابو راميدا كي خزورو زاوي يكترن تليفوني خوي دابوان اوان يكو 5 دقيقه تليفوني ابو مالكاني انكربو لموصل هر 5 دقيقه ببيس ورقه وقت تشيل ورقه يورقبو ام ابو نشأت زور زنجين بو ديال ولا ابو نشأت ناوي كوراكي دكتور نشأت لا موصل بخش ناوي مزاحم بو ديال زور برز وشاك بو دەیگوت وەڵام من نیان گرتووە دە لە ناتۆ هاوکاری مادی پێشکەشی تیرۆریستان دەکەی کەچی واژ نییە ئەلمویم دیار بە ئەمە چ بوو چل وەرەقەگەی مووسڵ وەرگرت بوو ئەوەی خۆیان بوو ینی ئاسایشی خۆیان بوو دوای هەر لەوێ سجنیان کرد ئەوەندە لێیان داهاتە چاوی تەقی هەردوو چاوی تەقین و بۆ ئەوی شەرمەزاری عایلە و ماڵیان دەبن نردیانە ئیرانێ هەر لە ئیرانێ وا بزانم ئەمریخوای کرد بوو نەگەڕاو بووە مەتین ناوي اصلي من نظر بالضبط بس ناوي اقدر ناوي وهميه اي كاك شيران كادري كي تشتي كانوا تششوا للسويتش ابو جيرابي كسدنا تبي ناري قدبي اخوي كاكا يجي انا صالي نوض الشاشه ولا يبو دي قد ناوم البته من قسم لقلبي نكر يا من عربه كان بو من طالع او اخبار عندنا ناوي عمر عبد الله عمر بوا لصالي نوض الشاش قلت نازم بوده 25 11 25 12 96 شوك خزانم قلت برو بو شوتيه كي بكره لا غركي سوريتشانا مالي ديالا هاد بو شوتيه كي بكره ديال بو مفرزه كي رخصتني تايبتو او وقت رشكري تايبت يقو كاجوجي ديال داير فين بو بدو ميكزامينو دايبان يتر لو رجاو فقيري لو زنداني هنيه بو او زنداني حتى جاج بسبيكي او شي اللي يبو يتر خلكي تريشي ليبو مثلا خلقك لوي مرد براستي مثلا يقولك لوي ناوي حاجي حسين بو حاجي حسين مرد جلطي مشكله دا كسك يتر او بو ابو ساره مرد لوي خلقك لوي مردن براستي استاذ باش بالله شيروان اواني مردن وابزان ما يتكان شان دزانه ونيا نادرين واو زنداني نيه كشوف بحياه انت شكاكا اما حرسه كان بمنيان قلت كاكا اما كي مردن امن كاتا كي مرد شو بندرجي سيرم كر نايلونك الرشيان هنا زنجيري بيو بزنجيركي كردوا كابرا دو حراتونو قصقنينا بيان قلت لدو خوان رادك اشا زور بتشوك مابو لبروي حفتار بناني نخربو يتبدا زور بتشوك بو فرد انا ناو او ظرفو زنجيركان قبات كردو يتر برديان فران ناو بيكابيتو حتى دنجي بيكابا كم جولي بو كاتك دروي بتنشوا قلت ما حرصك كاكا وانا بو كده بنا وانا تحويلي مالي عندنا قلنا بابا او انا دبن لكنك
شاي شيرين قلت كنا كيا وكو بيروا يا سركي قبطه فرد دنا كنا كيا ويتر سركي قبطه قلت ها ويتر حتى الدنيا كلافي كاس بزنك عمل كيشها يتنا ما بقصي حرسه كان بو يعني أبي كبش مرينا ما يتكشين هذا نوع هاك شيروان أتودل يوم لقى عربة قسم كرد يعني شو قصتان لقى يكتر ذكر أجر أو بي كاكا لأن وندي تواليتك أو تواليت لأن وندي قاعك هو يك مدريكا بخلق وتزاني قاع أزور دورية لا يك مدريكا أو جوريك ما لي بين يقول قاع لأن وندي مجاريك بو مجاريك استري بلاستيك بو طبعا بلاستيك كي الليم ده تك تك وتد ورا دست راس مرة تك 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 سجار وتدست شب مرة دهات بس بشرتك او نكريته وتنقى او كربه شرشري او نيدي جوت لي بيت شلون لك اخوي شلون صحتك يلا انطيني قران اريد احفظ قران وين وصلنا مثلا سوره البقره ايه 50 يلا توكل على الله قران ايه تقيد قد تشوم بيس جار سيجار دم قد ديسان دقرموا لبرت كربله يلا قول لي والله دم قد جزاك يلا راح من البدايه حتى فنجا ديسان هموم دقوت او دقوت دستخوش يعني بوي بينران بزان تو قرآن لنا وزندان لنا باوي كرة اوي لبركت يعني بوري اوي لبوان بكوني مجاري كبوني او الرومانك او كليما بوني صقيدات صق جو مان دقت او قصيدك او جوي دقت مقسم دقت بس دنق وكو موبايل صابو يا قسم عندك قريت قرآن شريعة الإسلام مسائل الإيمان يعني هرشي هبو من مسائل الإيمان وشريعة الإسلام وحديث وقرآن وحموم لو كنا مجارية لبركب كابرايك ليبو ناوي خالد أبو سليمان بو خالد أبو سليمان يا 10000 حديثي لبربو ليش قوي لويك قرآني هموي لبربو بس شرطك بس فتحه وكسره وزمه وتنوين وسكون وحموشتك يعني بدقيقي بله جل قال يزور بس عمك بو راسي فيش ماش قاعد تتواني من قرآنك إلى بركين يعني زور جردم قلت رب العالمين ده قلنا رب العالمين زور شو عندما قلت رب العالمين ده قلت رب العالمين يعني حتى فتحه وزمه وكسره المهم كاك شيران بتمن قرآن ختم كرت لزندان بو هشت مانقوني ولوي بوم يتر بيزار بوم دست دميس خوب كوجن براستي قلوبك لا دومتروني بو دقايق لي ودقايق مسيني اوي فرام دشكاندم كي لراجي خوم دم خوم كوجم ديربو لقيت تقينا وكي قلوبك كابري طنشتم كناوي ابو ناصر بو قلت هاش بيك شنو قلت او دنقت شي بو هات قلت والله او قلوبك مش كان دميس خوب كوجم دمي خوب كوجم كله قلت استغفر ربك قلت استغفر لك قولوا دورك عندنا ويجي نص عيب كتوبيتك قلت له بياوبي قلت انا هم مرتد كافر بيدين بايمان الصبين الى قيامته ما تشني بعشت وندينا بالقندري ما في من مالتك بس لي بقرن تنج دقيقه بعشت بينا وانا مرتد وانا كافر قلت خذك وجي شلون خذك وجي يلا بور استغفر لك وانا بقران لبركن يتدس من بيكر قران لبركن حتى ورجي بربم بله يتر او شاش مانغوني ولا بركز باي مزاريان او يتكش كاك شيروان مسائل الايمان حديث قران كان حديث لبركز باوي باو اي مزاريه اخوي لبروي قران كل سرم جرام براسي بيت بلم نزيك 5-6 كم لبركر بو 6 بله يعني باو شي واش قصه انا ذكر بس باي مزاري قد يكثر ديتين او شتان نبو لا بابا كسكسي لبيني بلا من دون فربون يقعد يقول اخويا انا راح من جو الباب يراقب لك انت راح يحفظ قران امني نقول جزاك الله خير عمي لا تقول جير درقي بس ساعات 10 ساعات لسر سينجي دريج دبو شاو ديري حرسي دقت حرس ده شو دري اذا هذا لو قاعد يقول دو جرك وخي ذكر يتني مستعب دبوني دادر يشتي خلاص شو لا ما مش جاري روجنا مامبو كاك شيروان لزندان سبيلكتان سال مايوا 6 سال و4 مانگ فروج وبساعته بمانجو بصال حاكم لجنة ما في مروف محامي يتناتا كنت ولا زنداني نيني ولجنة ما في مروف كذا باي با جارك حاكمك هذا ويري بموضوع تحقيق كردن لشيوي كشتني شورش ارجوشي او روجي امام برد لجيش زميني كلاشنكوفيتش على سرسري مدانا
لە هەشەشی بەینی حتا چاری ئێوارە سەرمایەک بوو لە چلەی زستان بوو سەرما ئێمە نەمان دەتوانی میزمان داهات گوت میز بە خۆدام تا بکەن مەمنوعە حتا حاکم لێرە بێ نابێ بچنە دەرێ دوای سعات 4:30 ئێمەیان گەڕاندەوە بۆ ژوورەکانمان و دەست و پێیمان زنجیر کراوە تەواو حاکم هاتە وێرێ بەس بۆ تاقیقکردن لە قەزیەی کوشتنی شۆڕش ئەرگوشێ نەک بۆ ئێمە سێ چوار سیارەی ئەوەشی لەگەڵدا بۆ حیمایە شۆرتا هەموو بە شۆفەرلەتی ئەمریکی چونکە سیارە شەخشی سیارە زۆر دات حرەسەکان گوتیانەوە هەموو ئەو هەموو حیمایە لەگەڵدا بوو حاکمێکی گەورەی هەولێر بووە دیارە بەڵێ ماجە و شتان قەت نەبوو وەنیە ینی ئێمە شوێن بزر بووی کاکە عایلێ ئێمە نایان دەزانی ئێمە مردووینە یا زیندوین ئێمە لە عەسمانی نایە لەژێر خاکین کاکشێران بەس دەبوو خەڵک دەکەم مەگەنا دەزانم ینی بەس بزانن شێوەی حکومڕانەتی لە هەرێم و لە زیندانی نهێنی پارتی دیموکراتی کوردستان کە باز لە بانگەشەی مافی مرۆڤ دەکەن چ شێوەیەک بووە نە دادگا هەبووە نە ئینسانیەت هەبووە وەکو فیرعەونەکان ئەردیان داناینە و تەواو ینی داخۆ چەند زیندان کاک شێوانەگە بزانی بەڵێ چەند زیندانی وا هەیە وەکو سپیلک کاک شێوان ئەوەی زۆرە کاکە من لە مەسیف ئێستا بۆ دەژمێرم 1 2 3 4 5 6 7 لە مەسیف و سەرڕەش هەفتی لێیە لە مەسیف و سەرڕەش هەفت زیندانی نی دەتوانی شوێنەکان بڵێ کاک شێوان ئەگەر دەگونجێ وەڵی کاکە داوای لێبوردن دەکەم لەبەرەوەی ئەوە لە مۆزۆی ئەمنیاتە تۆزێک زەحمەتە بوو منە من بەڵام دڵنیابە هەیە دڵنیابە زیندانی نینی هەفتی لە مەسیفی و سەرڕەش 2 لە سەرڕەش 5 لە مەسیفی هەیە حالیان ئێستاکە قسە لەگەڵ دەکەم نازانم وەکو سپیلگەکە تێک بدەن لەبەرەوەی ئاگادار بن ساڵێک دوای ئەوەی کە من بەربووم تەلەفۆنم بۆ حرەس دەکرد ناوی ناینم لەبەر وەزعی ئەمنی بۆی تووشی مشکلە نەبێ گوتم لە کێ داوام دەکەی لەناو بەفرێ بوو گوتم وەڵا لە حاجۆمران گوتم لە حاجۆمران چ دەکەی گوتە کاک شێروان دوای ساڵێک کە تو بەربووی زیندانی سپیلکیان تێکدا نەقلی شوێنێکی تریان کرد لە قەلعەیەکی تر لە دەوروبەری دیانە لە بینی دیانە و ڕەواندز المهم گوتە منیش نەقلی ئەوە بووم ئاسایشی حاجۆمران لە ئێستا لە حاجۆمرانم بۆ چی زیندانەکان تێکدا لەبەرەوەی بەڕاستی پێت بڵێم